ما كان للمشركين أن يعمروا مساجد الله شاهدين على أنفسهم بالكفر أولئك حبطت أعمالهم وفي النار هم خالدون. هەر کەسە و کەوا بەشداری کردووە لە ئاوادانکردنەوەی ئەم مزگەوتەدا، هەروەک مامۆستای خۆشەویست باسی کرد کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من بنى لله بيتا ولو كمفحص قطاط بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێک ماڵێک دروست بکە لە بۆ خوای پەروەردگار، ئەوە خوای پەروەردگار لە بەهەشتا ماڵێکی بۆ دروست ئەکا. شوێنە کە ماڵی خوای گەورەیە تا مزگەوت هەمووی خێرە بۆ ئینسان. سوپاس بۆ ئێوەش کە زەحمەتان کێشاوە لە دوور و نزیک، هەر کەسێک و هەر ڕەنگێک و هەر دەنگێک. دانیشتوانی گوندی مەحمەدخانی سەر لە ڕاستیە مزگەوت خۆی بۆ خۆی شوێنێکی پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە چووە مەدینە، یەکەم شتێک کە دروستی کردەوە بۆ مزگەوتی دروست کرد. لەبەرەوەی لایەنە عیبادەتەکەی هەمووی لە مزگەوت ئەگەر عیبادەت بکە خێرێکی زیاتر و شاکێکی زۆرتری بۆ مسرێ. و لە ڕاستیشا مزگەوت زۆر ڕۆڵی ترش هەیە. سێرەکەی و خەڵکێک ئەگەر ئەهلی مزگەوت بێ هاتووە مزگەوت بکە، هەر کاتی ئەگەر نوقسانیە هەڵەیەک یا شتێکی لە دەرۆژ بێ لە مزگەوتەکە ئەتوانن چارەسەری بکەن، دوایی سڵحێکی تیا بکەن، یاوەتە ئەتوانن کاتێک ئەگەر برایەک هاتووە مزگەوت و ئاهلی مزگەوت هاتووە مزگەوت زۆر بکە، ئەگەر نەخۆش بێ یا حاڵەتێکی بەسەرات بێ یەکسەر هەواڵ ئەپرسن ئەزانن کەوا یەکێکیان لە براکانیان دیار نییە. گوندی مەحموودخانی سەروە دراوسەی گوندی مەحموودخانی خواروە و موانی ڕۆستەم و ئاوایشی حسێن. ئەمجا ئێمە وەکو دانیشتوانی ئەم گوندە حەزمان کرد کەوەی چەند ساڵە پێش 6 ساڵێکە لێرە ئەژین، حەزمان کرد سەبارەت بە مزگەوتە دروستکەین و لەسەر ئەرجێکی خێرخوازی داوامان کرد لەو مسلمانە خۆشەویستانە کە یارمەتیان داین و هاوکاریان کردین بۆ دروستکردنی. بەڕاستی کارێکی ئاوا زۆر پیرۆزە، بە تایبەتی بۆ گەنجانی ئمڕۆ بەڕاستی لە شوێنەکان لە شوێنە نەشێوەکان لە شوێنەی بارەکەیان بە تایبەتی لەو شوێنانە هیچ کۆ بوونەوە، بەڵام کارێکی ئاوا کە دروستەکەن بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو ئەم گوندە کە پێشتر مزگەوتی نەبووە. ئەم مزگەوتەی ئێمە یەکێکە لە هەنگاوەکانی ئاوادانکردنەوەی گوندەکەمان، هاوکاتە لەگەڵ ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەمان. سپاسی هەموو ئەو دامودەزای حکومیانەیەکەین لێرەوە کە دەستیان هەبووە لە ئاوادانکردنەوەی گوندەکەمانە، لە ڕەهەر لە ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ گوندەکەمان، هەر لە دروستکردنی ئەم مزگەوتە خنجیلانە بۆمان. سپاسی هەموو ئەوانەیەکەین کە دەستیان تیا هەبووە و سپاسی هەموو خێرخوازانەکەین کە بە دوعایەکی خێر ئەگەر هاوکارمان بوو بێت، ئەگەر بە ڕووی مادی و ڕووی کارێکیان بۆ کردوین سپاسیانەکەین. بەڕاستی کارێکی ئاوا زۆر پیرۆزە، بە تایبەتی بۆ گەنجانی ئمڕۆ بەڕاستی لە شوێنەکان لە شوێنە نەشێوەکان لە شوێنەی بارەکەیان بە تایبەتی لەو شوێنانە هیچ کۆ بوونەوە، بەڵام کارێکی ئاوا کە دروستەکەن بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو ئەم گوندە کە پێشتر مزگەوتی نەبووە، بەڵام ئەمە یەکەم جارە کە مزگەوتی بۆ دروست بکرێت و گوندی مەحمەدخانی سەروو و بەڕێز کاکبەختیار جەنابی مام محەممەد ئاغازی هەموو کاری بەخێرهاتن هەموو کاری بەخێشادن.